خۆشەویستان هەر لە گوندی شەرەڤۆتی گەورە یەک کۆمەڵە منداڵ چاوەڕێم دەکەن بچمەکەنیان. سەلام عەلەیکۆم. بەیانیتان باش؟ مامۆستای بەڕێز و باش. هیتر سپاس کوونە باشن؟ ئەجەوەکو لە زێچەم پێکۆ خڕبینەوە دانیشێن. وەرن خوا هەموو خڕبنەوە لە دەورم دەوەرن دەوەرن. وەرن کوڕە لۆ شەرمێ دەکەن کوڕە وەرە ئەوەندە جوانی لۆ خۆش شارتەوە وەرن زێچ خۆشم دیتەوە بچین دانیشین وەرە یەڵا خۆشیش بۆ ها مامۆستا بوومایە مامۆستای بەڕێز و باش چۆنن؟ باشن؟ وەرن ئێ یەڵا ئەو دەرکە پێوەدە وی بابە ڕۆ کورەوە خەڵی بەر بمەوە بە خۆڵان کورە وەرە ئەوەندە جوانی وەرە چۆنی؟ کوی باشی؟ دیاڵە خڕمنە دانیشن لە دەورم دانیشن کاکە دانیشن دانانیشن لۆ وەرن هەموو وەرنە پشتم دەوێت کوڕەت وەرگە لە جوانی وەرە لەگەتو چاو جوان وەرە یاڵە هەمووتان دانیشن هەمووتان ڕووتان لە کامری بکەن دانیشن دێ بە قوربان دەی ئافەری وەرە نەڕۆی کوونە باشن دەوەرە کورە لۆ شەرمێ دەکەی هەرمەستەمە لۆ هەستی لێگەڕ بادانیشی لۆ جێ خۆی ئەوە براتە هەی زۆر زان جێ خۆی کردەوە براکەی دەرکرد کوی باسی ناوچیە ئەحمەد حەمە کوی ناوچیە خۆشەوی ئەی ماشەڵڵا و ناوە خۆشێ ناوچیە ئەو قسەی لە بۆمان نەکرد ناوچیە ڕازیە سومەیە ڕووبار و تەورێس خان و یادی ئەلەن کەیوان مەلەک ئەو خەرچی و گوندی هەموو ئەوها جوان ماشەڵڵا ڕەبی ماشەڵڵا و چاوە جوانانەتان هەیە هەر تەمەن درێژ بن بزانم بە جەماعی گۆرانیەکم لۆ برن گۆرانی یەڵە داکەم بووچی کڕی بۆم ئەمنیش کردما خوشتی خۆم دێ مامۆستا لۆ نازانی گۆرانێکم لۆ برێت ئەچ لۆم بە دێ ئافەری ئەدی سێوە مێوە چی جوان دەزانن؟ خۆ بەڕاستی ئەدی لۆ من نارێ یەڵا ئەدی کۆ من هاتیمە یەڵە قسە چ خۆشم لۆ بجێڕنەوە دێ زیرەکن لە مەکتەبێ؟ زیرەکی لە مەکتەبێ؟ پۆلی چەندی؟ پێت خۆش ئەگەر گەورە بووی ببێتە؟ مامۆستا ئەدێتۆ؟ ڕەبی لە 6 ساغ بیتن ئیشاڵڵا بە خەون و ئاواتەکانتان دەگەن داهاتوتان گەشاوبی ئیشاڵڵا یەڵە گۆرانی چ خۆشیشم لە بۆ برن دێ کو دەبێ من هاتیمەکنتان لە مەکتەبێ زیرەکن ونیە؟ مەکتەبتان پێ خۆشە؟ لە خۆتان بخینن وبی لە داهاتوو ببنە شتی باش سوودتان هەبی لە بۆ گوندەکەتان لە بۆ کۆمەڵگای بە قسەی داک و بابتان بکەن باشە؟ ئەو چیژێ هێشاد وەرە ئەو چیژێ هێژ وەرە ئامۆزاتە مامۆستا بە قوربان بوو وەژیانە بە مامۆستایان دەچم کتە جوانکارزان بە مامۆستایان دەچم وڵی قەدیم زۆر پێم خۆش بوو بە مامۆستای ڕەوزەش هات چکە بڕە تحاملم لەگەر منداران خۆشە ناو چییە؟ زەهرا خان گۆرانی دەزانین لە بۆم برێ؟ ئەی هاوار هەی شەرمی کرد تەریق بووە دێڵە ئەو کڕۆژگە لە قشتۆکەیە لە باشی منە ئێستا چیتم لۆ نارێن هەمووتان پێکەوە؟ دێڵە داچی قوربەسەر سبەری حتا ئێوارە لە گشت ئیشە شیوی لێ دەنێ ئەش مندا سەرکە پشیلای تێداوە ڕەبی ئێرەوها درتان خۆش بیتن یعنی تەسەوڕ ناکەن چەند درم خۆشە گەرەنگەوها پێ دەکەنن ئەت دایمەوە پێ دەکەنی؟ دایمەوە پێ دەکەنی؟ ئەدیتە ئێستا ئەوها پێ دەکەنی یاڵا ئەتوو بزانم نسحەتێکی برادەرەکانت کە بزانم چیان پێ دەرێت لۆ دەستان خۆش بیتن زۆر خۆشحاڵ بووە من دەڕۆم خوا حافیز
صح يا الله يا الله يا الله دقاقات على برادبي سلوها برندي دقيقة جناحة يلا باي باي خافيس بخير سن خافيس خافيس ربي ليش كان أجي أنقو قسم لنا فن دولو كرو جنزت زوانا أنا لو قسم لنا كان